کە سوکاری شەهیدان بە هەستێکی یەکێتیانەی ساڵی هەشتاکانەوە ڕویان لە تەلاری هونەر کرد تا لە کاتی بڵاوکردنەوەی کتێبی تا شەهید بوون بە پێوە بوون بەشدار بن کە باس لە ژیانی شەهید سیروان دێڕەشی و هاوڕێ شەهیدەکانی دەکات کە لەلایەن پۆڵای شەهید سیروان دێڕەشیەوە ئامادەکراوە. مستەفا چاوڕەش وتاری یەکێتی نیشتیمانی کوردستانی خوێندەوە ڕایگەیان یەکێتی سەرمەشق بووە بۆ پارێزگاریکردن لە کوردستان و ڕووبارێک خوێنیشی لەو پێناوەدا ڕشتووە. ئەو تێکۆشان و قارەمانەتی کە ئەم شەهیدانەمان سیروان دێڕەشەی و هاوڕێکانی لەگەڵ هەموو شەهیدانی کوردستان دیارە ئەستێرەیەکی گەشە بە سنگی هەموو خەڵکی کوردستانەوە هەمومان فەخر و شانازی پێوەکەین. خوشک و برانی بەڕێز، ئێمە بە فرسەتیشی ێزانم لێرە هەمومان لەم یادە پیرۆزەدا کە یادیانەکەینەوە یادی هەموو بیکەینە یادی هەموو شەهیدەکانمان، چکە بەمە تەواو نابێ. وەفا بۆ شەهیدەکانمان دەنگانە بە لیستی 162 کە هی یەکێتی نیشتیمانی کوردستان و چەپکە گوڵی جەنابی مام جەلالە. یەکێتی زۆر قۆناغی تێپەڕاندووە، زۆر پیلانیشیان بەرامبەر کردووە، بەڵام هەر یەکێتیە لە گەشە سندندایە و چۆکی بە دوژمنان و نێرانی داداوە. ئەوە وتەی لاهور شێخ جەنگی بوو لە بەردەم کە سوکاری شەهیداندا. ئامادەبووان کە سوکاری سەربەرزی شەهیدانی زیندوو. کەس نەزانێت شەهیدەکانی ئێوە ئەم ڕاستیە باش دەزانن کە لە مێژووی خوێناویماندا ئەمە یەکەم جار نییە یەکێتی بەرغەدری بەشێک لە هەواڵ و هاوسەنگەرانی زارانی بکەوێت، هەوڵی لەتکردن و لەناوبردنی بدرێت و بگلێنرێت لە گەمەی ناشرینی حکومڕانی شکست خواردوو. بەو مەرامەی کە یەکێتی پڵنگە چنگ بەگڕەکەی گەرمیان و هەڵۆ بەرزە فڕەکەی قەندیل و بەعس بەزێنەکەی کوردستان و پشتیوانە ڕەسەنەکەی مافی چارەی خۆنووسین نەمێنێت. بەڵام تا ئێوە هەبن، تا ڕۆڵەی سەربەرزی وەک ڕۆڵەکانی ئێوە هەبن، یەکێتی و سەوزی ڕوح و پەیامەکەی دەمێنێت و گەشە دەکا و هەر گەورە دەبێت. ئەوانەی دوێنێ گرەویان کرد کە بەدەستێکەڵکردن لەگەڵ جاشەکانی تورکیا و بەعس و ساواک دەتوانن یەکێتی لە بێشکەدا سەر ببڕن، گرەویان کرد کە دەتوانن شۆڕشی کوردستانی ڕۆژهەڵات بخنچێنن، گرەویان کرد کە بە پشتیوانی تۆپخانەی دەرەکی و گروپە بەکرێگیراوەکان دەتوانن خاچی پیرۆزی کوردستان داگیر بکەن و یەکێتی دەربپەڕێنن، گرەویان کرد کە بەدەستێکەڵکردن لەگەڵ سەدام حوسێنی فاشیست حیزبەکەی مام جەلال و کوڕەکانی ئێوە لە ناو بەرن، گرەویان کرد کە بە داڵدەدانی گروپە تیرۆریستیەکانی حەماس و تەوحید و جوند و ئەنسار یەکێتی تێک بشکێنن. هەر ئەوان بوون گرەویان کرد کە دەتوانن بە پیلانێکی ئیقلیمی کەرکووک و ناوچە کوردستانیەکان لەژێر دەستی کوردستان دەربهێن و یەکێتی پێ بشکێنن. باوەڕ بکەن خەیاڵیان خاوە، چونکە تاکە کوردێک مابێت کەرکووک شارێکی کوردستانە و دەست لە یەک بز لە خاچی خۆمان هەڵناگرینێمە. لە بەشێکی تری وتەکەیدا لاور شێخ جەنگی ڕایگەیان بە دەنگی سەوستان کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان بپارێزن و پیلانی دوژمنان لە گۆڕ بنێن. هەڵبژارنێکی بێ مام جەلال، ئەو مام جەلالەی کە پشت و پەنا بوو کە قەڵای کوردان بوو لە بەغدا، دەیتوانی هەرچی لاوەنە جیاوازەکانە لەسەر مێزی گفتوگۆ کۆی بکاتەوە. ئەم جارە ئێمە بێ مام جەلالین، بێ شەهیدەکانمانین، بەڵام دڵنیاتان دەکەمەوە مام جەلال و شەهیدەکان بەڕوح لەگەڵمانان، چاویان لە دەستی ئێوەمانی کە سوکاری شەهیدانە، چاویان لە دەستی ئێوەیە کە چۆن لە ڕابردوو ڕۆڵەکانی خۆتان کردە قوربانی لە پێناو ئەم خاک و نیشتیمانە. ئەم جارەش لە کاتێکا کە گەلۆمە کۆمەکی لە حیزبی شەهیدان، حیزبی مام جەلال، حیزبی هەر چوار پارچەی کوردستان لە نێو خۆ و ئیقلیمی گەلە کۆمەکی لێ دەکرێت، چاویان لە دەست و بازووی ئێوەیە کە هەڵسن لە خەو. ئەم جارە کۆڵام بە کۆڵام بکەن، ماڵ بە ماڵ بکەن، دراوسێ بە دراوسێ بکەن و نەهێڵن ئەم جارەش یەکێتیەکەتان کە خوێنی لێ دەڕژێ، کەرکووکەکەتان کە خوێنی لێ دەڕژێ، ناوچە دابرێنراوەکان کە خوێنیان لێ دەڕژێ،
نەهێرن ئەم جارەش خەونی دوژمنانمان بێتە دی دەست لە ناو دەست ئەم جارە بۆ سەرخستنی لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان. کەسوکاری شەهیدانی بەشدار بووش بەڵێنیان دووپات کردەوە درێژە پێدەری ڕێبازی شەهیدەکانیان بن و پێکەوە کار بکەن بۆ سەرخستنی یەکێتی. ئەمڕۆ سیانزە چەک و فیشەکدان و سیانزە هەڵوێست و سیانزە ئومێدی بەرزی داهاتوو لە ناو ئازاری ژیانی خەباتی سەختی دوێنێدا بۆ ئەمڕۆیەکی پڕسەروەری دەگەڕان. سیانزە سەری پڕجۆشی پیرۆزی کوردایەتی بۆ سەرسەرینێکی پڕ لە ڕازی نەدرکاو بە دووی خەونی داهاتوو داوێڵ بوون تا لەگەڵ سەری منداڵە بێنازەکانیاندا ساتێک بۆ بینینی یەکدی تەرخان بکەن و تاسەی دووری و بێکەسی بە یەکتری بشکێنن. ئەوەی لەو هۆڵەدا ئامادە بوو هەمووی کەسوکاری ئەو شەهیدانە بوون کە تا شەهید بوون بە پێوە بوون. هەرەوە ژوای کرد تا سەرکەوتنی یەکێتی ئەوان خەبات و تێکۆشانەکانیان بەردەوام بێت بۆ پاراستنی یەکێتی ناویەکێتی و دواتریش لە گەشەسەندنی یەکێتیدا بەشدار دەبن. هێمن قادر، کورسات نیوز، سلێمانی.